لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عراق دەستیان کردوێتەوە بە گەڕێکی تری دانوستاندن وەک دەگوترێ بە مەبەستی کۆتایی هێنان بە چەقبەستنی سیاسی هەرێم و هەروەهاش چارەسەرکردنی قەیران و کێشەکانی تریش. سەلاح سەدیق چالاکوانی سڤیل میوانی کورد کۆنەکشنی ئەم ڕۆمانە. کاک سەلاح سوپاس بۆ ئامادەبوونت. وەکو جەنابیش داگاداری لە 2 ساڵ لەمەوە بەرەوە بەردەوام کۆبوونەوە هەبوو، بەڵام ئەو کۆبوونەوەانە هیچیان ئەنجامێکیان نەبووە کە بگوترێ ئاسۆیەک بۆ چارەسەر دەردەخا. کۆبوونەوەکانی ئەم جارەکە ئێستا دەستیان پێکردێتەوە، ینی پێت وایە خواستێک هەبێ بۆ چارەسەرکردن؟ پێم وایە فشار زۆرە، ئەم فشارانەی خەڵک وای کردووە کە لایەنە سیاسیەکان بیر بکەنەوە لەوەی بتوانن نزیک ببنەوە و ئەم فشارانش بەڕاستی لەو سنووری ئێستا زیاتر تێئەپەڕێ لەبەرەوەی بێزاری خەڵک زۆرە، حەجمی پێداویستەکان زۆرە، کەم و کوڕەکان ێژگار زۆرە و کێشەکەش ئەوەیە کە لایەنە سیاسیەکان هەموو ڕۆڵەکانی تر بینن لە هەرێمی کوردستانە، ڕۆڵی دەسەڵاتی تەشریعی و تەنفیزیژە بینن لە هەمان کاتە. لەبەرەوە خواستی خەڵک و ئەو فشارێکی خەڵک هەیەی وا لە لایەنەکانەکە کە بەرەو دانوستان بڕۆن و نزیک ببنەوە بەو هیوایەکە بتوانن متمانە دروستکەن، چونکە تا ئێستا متمانە نیە لە نێوان لایەنە سیاسیەکانە کە ئەمە کێشەی هەرە گەورەی هەرێمی کوردستانە. بەس بەڕای تۆ ینی ئەو فشاری کە خەڵک دەیکا، ئەوەی کە شەقامی کوردی دەیکا، دەبێتە مای ئەوەی کە متمانە بگەڕێتەوە بۆ لای لایەنەکان؟ پێم وایە گەر نەشی گەڕێنێتەوە ئەگاتە سنوورێک کە ئەمان بتوان ڕێبکەون لەبەرەوەی خۆیان بوونەتە هەموو سەرچاوی بڕیار و مەرجەعێک لە کوردستانە، لە غیابەوەی کە ئێمە دەستورێکی تایبەتمان نیە بە هەرێمی کوردستان، لە غیابەوەی کە دەستوری عێراق لە هەرێمی کوردستانە کاری پێ ناکرێ، لایەکی ترەوە کە دەسەڵاتی تەشریعی خازعە بۆ ئیرادەی سیاسی، دەسەڵاتێکی تەشریعی سەربەخۆ نیە، هەموو ئەمانەوە کە هەموو لۆمەکان جارێکی تر بگەڕنەوە سەرسەری حیزب، لەبەرەوەی حیزب ئەو دەرگایانی هەمووی کۆنتڕۆل کردو لای خۆی، بەڵام ئەژگەنە واقعی کە لە ڕاستی انتخابات هەڵبژاردن نزیکە، لەبەرەوە ناچارم بۆی کە بگەنە شێوازێک لە ڕێککەوتن پێکەوە، گەرنا کێشەکان گەورەترە. بەڕای جەنابەت لایەنە سیاسیەکان تێگەیشتون لەو مەترسیانەی کە چاوەڕێیان دەکا ئەگەر بێت و ڕەوشی ناوماڵی کورد چاک نەکرێتەوە، لەو مەترسیانە تێگەیشتون لەگەڵ گۆڕانکاری و پەرسەندنەکانی ناوچەکەدا کە دێن ئارە؟ بەداخەوە ینی خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێکی گەورەتری هەبوو لایەنە سیاسیەکان، چاوەڕێکانمان وەکو پێویست نەبوو، زۆر حەز بە پرسیارەتی نەکرا لەم قۆناغی ئێستاە کە هەرێم و ناوچەکە لە قۆناغێکی زۆر سەختایە، خاستن دوای جەنگی مووسڵ بێگومان وەزعی سیاسی بە شێوەیەکی گشتی ئەگۆڕێ، لە بەرامبەرا وەکو پێویست نەبوون لە ڕاستیە، لەبەرەوە ئەتوان بڵێم لە جێی متمانی خەڵکانین تا ئەمڕۆژ و جۆرێک لە پاشاگەردانی هەیە لە بڕوای خەڵک و متمانی خەڵک بە لایەنە سیاسیەکان، بڕوای من ئەبێت پەلە بکەن بۆی متمانێ بەدەست بێنەوە جارێکی تر. لە زۆرێک لە وڵاتە دیموکراسیەکانە ڕێکخراوە سیڤیلیەکانە و ڕێکخراوانەی کە داکۆچی لە مافە سیڤیلیەکان دەکەن ڕۆڵێکی کاریگەریان هەیە، یاخۆ ئەتوانم بڵێم تا ئەندازەیە کە دەبنە فشارێکی ڕاستەقینە بەسەر لایەنەکانی دەسەڵاتەوە. لە هەرێمی کوردستان چۆنە جەنابەت وەکو چالاکوانێکی سیڤیلی ئەمەیە بە کورتی پێم بڵێ ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی دەتوانن ڕۆڵیان هەبێت لە چارەسەرکردنی ئەم کێشانەدایان نا؟ بەداخەوە تا ئێستا نەتوانەوە ڕۆڵێکی کاریگەر ببینن، بەڵام ڕێکخراوەکان توانیوانە بۆ شایەک پڕ بکەنەوە لەو کەم و کوڕیانەی کە هەیە بەتایبەت لەو حەجمە گەورەی ئاوارەکە لە هەرێمی کوردستانە، ڕێکخراوەکان توانیوانە ڕۆڵێکی باش ببین لە دابینکردنی خزمەتگوزاری و ئەوەی کە من پێش نیاری یەکەم یا بە گرنگی بینم کە بۆ ماوەی ئایندە تەرکیزی لەسەر بکرێ ئەوەیە کە چۆن بتوانین فشار دروستکەین بۆ شەفافێتێکی زیاتر لە داهات و بەکارهێنانی داهاتی هەرێمی کوردستانە کە بڕوامین بەشێکی گەورە گەڕێتەوە بۆ نەبوونی شەفافێت، بۆ نەبوونی حکومڕانی باش، کە پێم وایە ڕێکخراوە ناوخۆی نێودەوڵەتەکان ئەتوانن لەویا ڕۆڵێکی کاریگەر ببینن کە ئەم بۆ شایە پڕ بکەنەوە لە ڕاستیە. ئەزمموی 25 ساڵەی ڕابردووی ئەو لایەنە سیاسیانەی هەرێمی کوردستانی عێراق و بەتایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە با بڵین فەرمانڕەوای هەرێمەکە بوون بەگشتی و لە ماوەی ڕابردووشدا بزوتنەوەی گۆڕان تا ئەندازەیەک نا هەموو کاتەکە. لەم ئەزمونە 25 ساڵیەوە پێ دوایە ئەم لایەنە سیاسیانە بە شوێنەوە دابن کە شەفافێتێکی زیاتر هەبێ، بە شوێنەوە دابن کە پردی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات زیاتر پێکەوە گرێ بدەن و ئەو کەلێنەی کە دروست بۆ بڕەوێتەوە. من پێم وانێ بەلایەنە سیاسەکان چارەسەر بکرێ. ئەو پرسە لە هەرێمی کوردستانە پرسێکی موسەساتیە، دەبێت دەسەڵاتێکی تەشریعی
تند لە هەرێمە هەبێ کە ڕێگانەیە گۆڕانکاریە سیاسیەکان کاریگەری لەسەر پەرلەمان هەبێ کاریگەری لەسەر حکومڕانی یاسا و داگاکان هەبێ لەسەر ڕاگررتنی مؤسساتی حکومی هەبێ بە بڕای من ئەبێ ئەو پرسیارە جارێکی تر حکوومەتی هەرێم وەڵامی باتەوە ئەوەی کە دەسەڵاتدارە لە هەرێمە لایەنە سیاسەکانن بەڵام بە بڕای منە بێ لەم قۆناغە بازبین بۆ قۆناغێکی تر کە مؤسساتەکان بەهێزتر بکەین تاوەکو جارێکی تر نەچینۆژێر بەردەم فشار و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی بە بڕای من حیزب ئەتوانی هەموو گۆڕانکاریە بکە کەما خۆی بەڕاستی کێشەیە. زۆر سپاس دەکەم کاک سەڵاح بۆ بەشداریت سپاس بۆ بەڕێزتان بۆ خوازم.